نەخۆشخانەی هیوا تایبەتە بە نەخۆشانی شێرپەنجە. لە سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا ئەو نەخۆشخانەیە بەدەست کێشەی کەمی دەرمان و نەدانی موچە بە پزیشک و کارمەندەکانەوە دەناڵێنێت. ئەمڕۆ لە نەخۆشخانەی هیواین نەخۆشانی ئەم نەخۆشخانەیە ئێستا بەدەست کێشەی کەمی دەرمانەوە دەناڵێنن. خەڵکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەنگۆی ئەویان بڵاو کردوتەوە کە ئەم نەخۆشخانەیە بکرێتە نەخۆشخانەیەکی ئەهلی و هەوڵ بۆ ئەوە ئەدرێت بکرێتە کەرتی تایبەت. ئەمەش ترسی لە لای هاوڵاتیان دروست کردووە. ئەمانەیە لە ڕاستی و دروستی ئەم بابەتە بزانین ئایا ئەم نەخۆشخانەیە ئەکرێتە نەخۆشخانەیەکی ئەهلی یاخودنا. لە ڕۆژی 14 و 15 ئەم مانگەدا کارمەندانی نەخۆشخانەکە دژی پێنەدانی موچەکانیان لە بری نۆرینگە مانگرتنیان لە کارکردن ڕاگەیاند. لە ڕۆژی 16 مانگیشدا لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بەڵێنی چارەسەرکردنی کێشەکەیان درا. نەمانی دەرمان لە نەخۆشخانەی هیوادا جگەلەوەی نەخۆشانی شێرپەنجەی خستووەتە ژێربارێکی قورسی داراییەوە. هاوکات ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتوتەوە و ترسی بە ئەهلیکردنی نەخۆشخانەی هیوا بۆتە خەمێکی گەورە بۆ نەخۆشانی ئەم نەخۆشخانەیە. ئەوە 4 ساڵەتین باش وەیسە دەور 2 هەفتە 3 هەفتەیە دەرمان و چەکەمان دەور 20 ڕۆژە دەرمان و چەکەیان نەدا پێمان داوامان یەکەن خۆتان بچن بە پارە بیستێنن. ئێمە پارەمان نییە من وتم بیژین بێت من ناتوانم بیستێنم. سەرەتان خوێنمێ عیلاجی نییە دەرمانەکانم گرانە حەپەکانم گرانە. وەڵڵی حەپەکانم بە چەنە ێژێ وە قسەی دکتۆر داناژێ پارچەیەکی بە 7 گڵای 3 پارچە مەدەنێ بە ژمانگە پارچەی بە 7 گڵای داواکەن ئەبێ نەخۆشخانەکە بێ بە پارە خەڵک پارەی لەکوێ و خەڵک فەقیرە خەڵک نیەسیت خەڵک مناڵیە خەڵک توش نەخۆشی هاتووە نیمانە پارە بدەین من بیژێکێکیان خۆمم لەوانەیە ئەگەر بیکەنە پارە نایسێ با بمنم نایسێنم چونکە پارەم نی. زۆر بەدەڵی ئێمەوەن بە نەخۆشەکانەوە هەمووی ئەچین ئەڵێ نەخۆشەکەمان وایە ڕائەکە ناڵن نا زۆر زەحمەتە بۆ زۆر زەحمەتە تر عیلاج گرانە و وەڵای سێ ئێمە توانامان هەیە ئەتر هەیە توانای نییە هەی فەقیر هەی لە دهۆکەوەیەت هەیە لە دەربینەخانەوەیەت ئیتر هەیە لە چەمچەمەڵەوانەوەیەت ئیتر هەیە لە دیاتەکانی ترۆ لە ئەلبەسرا و لە نەسرەویەت هەیە فەقیرە وەنیە ناتوانێت بێت وەڵا مێ دای نەخەن نەخۆستەخانە. میدیا ئەحمەد جێگری سەرۆکی لیژنەی تەندروستی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی هۆکارەکەی گەڕاندەوە بۆ ململانە سیاسیەکان و پێی وایە کێشە و ململانە سیاسیەکان دۆخی هاوڵاتیانیان تێکداوە. کێشەی کەمی دەرمان هەرە گەڕێتەوە بۆ کۆمپانیایی کە دەرمانەکە هێنێ هەڵبەتە ئەوان خۆیان بە شێوەیەکی تایبەتی خۆیان لەگەڵ نەخۆشخانەکە ئیتفاقێکیان هەیە بەڵام الحەمدولیلا بەرەو چارەسەربوو نەچێ خۆزگا و کێشە و ململانە سیاسیە نابوو لەناو ئەم وڵاتە چونکە وڵاتە چی وێرانی کردووە کێشەی سیاسی ململانی سیاسی وێرانی کردووە چونکە هەرێکە و هەڵەسێت چۆنەڵێ پەتەکە بەلای خۆیان لاسیکی ڕاکێشێ لەکوێ خۆی بۆ خۆی ئارەزووی هەبوو لەوێ بۆ خۆی پەتپەتێنی پێەکە وەکوتم تەعاان هەموو کەس هەمووی هاوڵاتی زەرەکە هەمووی خەڵک زەرەکە هیچ کەسێ زەرەر هیچ مەسوول و بەرپرسێک و حیزبێ زەرەر ناکە. یاد نەقشبەندی بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا هۆکاری کەمی دەرمانی گەڕاندەوە بۆ ئەو ڕۆتینانەی لە کڕینی دەرمانەکاندا هەیە. ئەمە خۆتان ئاگادارن ئەو کێشەی کە لە نەخۆشخانەی هیوا بگرێت لە هەموو سنتەرە شێرپەنجەیەکان ماوەی چەند ڕۆژێکە بوونی هەیە و ئێمە زیاد لە 6 مانگە چەندین سەردانمان کردەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان وەتوانم بڵێم بەدەمەوە هاتن هەبوو ڕەنگە لێکتێنەگەیشتن هەبوو بە یاخود دەتوان بڵێم سێکتەری تەندروستی و بەتایبەتی شێرپەنجە دەبێت زۆر جار بەدەرکرێت لەو ڕۆتیناتانی کە بوونی هەیە و دەبێت شتەکان زۆر بە زووی جێبەجێ بکرێت چکە لە ئەگەری دواکەوتنی هەر بابەتێک ڕەنگە نەخۆشە یان توژبوویەکی شێرپەنجە یان هەر حاڵەتی تری تەندروستی زەرەرمەند بێت بۆیە ئەتوانم بڵێم ئێمە پاژەوەی کە هەندێک لێکتێنەگەیشتن هەبوو لە بابەتەکە و یەکێک لەوانی کە زۆر ئەتوانم بڵێم هۆکارێکی قورس بوویان بۆ هۆی ئەوەی کە بۆ چەند ڕۆژێک یاخود ئەتوان بڵێم چلۆش کاژمێر مانگرتن ڕوودا نەدانی موچەی کارمەندان و پزیشکان بوو کە خۆی 6 مانگ بوو هەر دواکەوتەوە بۆنی هەندێک ڕێکردنەوەی بابەتەکە بەڵام پاژە و 6 مانگەش کە میلا کاتویان بووجات و ڕەنگە بەدڵی بەشێک لە کارمەندەکان و پزیشکان نەبووە ئێمە ئەبێت بگەینەوە قەناعەتەی تەعامولکردنی دەرمان لەگەڵ بابەتێکی تری غەیری تەندروستی فەرقیە بە نمونە پێت بڵێم کڕینی ڕەنگە کۆمپیوتەرێ بۆ شوێنێک
کە بە دەربێ لە کەرتی تەندروستی دەبێت فەرقی هەبێ و تعاملی لەگەڵ دەرمانێکی شێرپەنجەی یان هەر دەرمانێکی تر دەکڕێت لەبەرەوە ئەمە تەنها بابەتەکە بووە. لە ڕاگەیەندراوێکدا ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕی ملیارێک و 600 میلیۆن دیناری بۆ خەرجی نەخۆشخانەکانی شێرپەنجە لە سلێمانی و هەولێر و دهۆک تەرخان کردووە. هاوکات بڕی ملیارێک و 27 میلیۆن دیناری لە بری نۆرینگە بۆ کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکان تەرخان کردووە. بەڵام لە بەرامبەردا خۆشی حەمید لێپرسراوی هۆبەی دەرمان لە نەخۆشخانەی هیوا باز لەوە دەکات تا کێشەکان لە بنەڕەتدا چارەسەر نەکرێن ئەوە کێشەی نەخۆشخانەکانی شێرپەنجە هەر بەردەوام دەبێت. ساڵانە ئەم گرفتانە دووبارە ئەبێتەوە، بەڵام ئەو بەرپرسانە بێ دڵنیای بندەوە من ناتوانم دڵنیای بم. چارەسەری کێشەی کەمی دەرمان ئاسانە ئەوە گران نییە و چەند جیهەتێ لێ بەرپرسن وەکو بۆ نمونە سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجە و وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتیەکان ئەتوانن بەرنامە و پلان هەبێت کە ئێمە بەردەوام پێشنیاریان بۆ ئۆکەین بۆمبەستی تەندەرین بۆ دەرمانەکان و زایدەن کەمکردنەوەی ڕۆتینات کە تایبەت بە دابینکردنی دەرمانی شێرپەنجە چ لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی یا لەلایەن وەزارەتی تەندروستی هەروەها لەلایەن دەزگای کوالیتی کۆنتڕۆڵ و خۆراک و دەرمان.